خۆشەویستان و عەزیزان ئەو کاتەوە هەموو کاتێکتان خێر و خۆشی بێ. حومەر ڕەسووکە بەرنامەی خۆتان دیدەنی بۆ ئەو جارەی دیدەنی هاتوین بۆ گوندی شێرکاوە لە دەڤەری باڵەکایەتی سەر بە ناحیەی سیڤیلانە هاتوین بۆ گوندە خینزیلانەی ئێوەش بینەری بەرنامەی خۆتان بن بەرنامەی دەگەڵ ڕەسوو ئەوەمان بیر نەچێ. ئەم بەرنامەیە با سپۆنسەری سەرەکی شامپۆی کریس. خۆشەویستان ئەو شامپۆیە بۆ نشی خۆش کەفێکی زۆر ئومێد دەکەین هەمووتان ئەو شامپۆیە تاقیکەنەوە دواتر قسە لەسەر قسەی ڕەسووی بکات. خۆشەویستان دەگەڵ ئێمەدا بن فەرمونون بۆ ناو ئاوایی. خۆشەویستان و عەزیزان ئێمە لە شێرکاوین لە ماڵی مام کەریمی. مام کەریم کەسێکی خوێن شیرنی ئەو لادەیە یاخود ئەو گوندەیە، کەسێکی قسە خۆشە. ئەمە بە گوێیان گران بووە، دەڵم بە ناوی خوای هاوارکەم دە گوێیانیدا بانگ دەم بەشکم ئەوە خوا گوێی ببێتەوە. مام کەریم چۆنی؟ چاوت ماچەکەم عەزیزیم نیکا عومەر، ناوت بەخێر؟ ڕەسوو کاک ڕەسوو یاخوا بەخێر سەر چاوی من ئیکوی وەڵڵاژی کەڵام هاتووی کوی دەباڵە خۆدا چۆنی؟ وەڵڵا زۆری باشم لەخوای بەزیادی بی یا ڕەبی ئەلحەمدولیلا لەخوای بەزیادی بی. بڕێک بۆم باسی ئەو گوندەی کە باشە بزانین لە ساڵی چەند ڕانگواستن بردیان نەکوێ؟ وەڵڵاهی لە عەبتاو هەشتا و عەفتی ئەمەیان هەرگرتین هەموو جێ هەرگیراون بەس ئەو گوندە مابوون، ئەو سێ تا گوندە ئەمەیان هەرگرتین. شەوەکیان بردینە دیانە، شەوێ پاشیان بردینە قەلعەی ئید ئەوەی نادەهۆچێ شمەکە شەبابەشی لێ دوو شەوال مەرکەزی شەبابی دەهۆچێ بووین. هەنجان هیناینە شیراز زێن نەبووە لەوێ سەر لە نێو سوڕاندینەوە بازا خۆیان دابردین و کانی ماسێ ئەم جەمعەی باتیفێ سەعدودی تورکیای گەشتوگوزاریان پێکردوون. سەعدودی تورکیای دوو سارا لەوێ بووین هەموو لەسەر مەسەبی خۆ هاتین و هەریدێ ئەلان نەوەڕەقەی هەرگرتنێن هەیە نەی تەرعیلکردنێن هەیە ئەشتەبان نییە لەوێ مەچوین و هەولێرێ هەتا نۆهەتوویەکی لە هەولێرە نۆهەتوویەکی لە هەولێرە بنێکی هاتین و شێرکاوی ئێرە. زۆر باشە. ئاتوکەنجی هاتێ شێرکاوای ئەگە ڕانگواستن
دەگە ڕان گواسین ساڵی چەند بواتنەوە والله دای نوهات بوو نوهات زۆر باشە نۆهات و دوو نوهات دوو بوو نوهات و دوو والله ئەرێ والله ئەم زەینم نەما زەینت ماوە ئەدی بۆ دەگوت ڕۆژەی لە چواری وەک تۆم دەدا ئەرێ با حەقی خوای کەما لە کوردستانێ بووم نەمەزانی کە سێیان نییە نەمەزانی کە سێیان نییە باسکمە هەندە بوون هەندی نان و شیری مەڕاب خۆم دارڵکم لێکی باوسی تا گۆپارم بە پشتێ دادان ئیوەشی تو ئیوەشی مەقسەدی لە قسەیە مەقسەدی لە قسێ بەختیار مەترسێ زۆر باشە قسانە بڕیت هەما بەوە ئەمە قسان نابڕین قسان نابڕین ئارێەوە بۆ پێی دەڵێن شێرکاوە لەبەر چی بە قورآن کاکڕە سوور هەندەکەرێن لە بە کاوای ئازنگری ناولێندا شێرکاوە لە کاوای ئاسنگر ڕاهاتە هەندە شوێنن عادی زەنێک بووە زۆری بە ئاو بووە لەسەر هەندەی ئەو ناوە لێ هاتیە زانزام داخوا بەکوێم هەلە بە ئاوێش بووە بەس ئەلان خوای بەرەکەتا لە ئەرد و ئاسمانە هەرگرتیە خوای گەورە دەینێری ئیشاڵا شوتیت کردوون غەدداری بۆندار شوتی شفتی ئەرێ والله ئەرێ والله شفتی گندۆرە خیار هەموو لە ڕاز ئەو باخسان ئەو دووسارە ئەو کوڕی دانایە دوو سارسەیە ئەو کوڕی کوڕەت لێ نەستێنی خوا دوامت دەیا ڕەبی یاخوا بەخێر بێن سەرچاوی من سینێکن شووتیەکان وکەی فێتووە فەرموو بەس پێ لێ نەنێ پێی لێ نانێ مای لە خۆ ئەدارەکەم مێ بەدار دارشتی مێنە بینم ئێستا لێت پرسم لێزانی دەگەی بنداوە ئەوە نەگەیشتووە ئەدەوە تمبای دێ تەنگای گەیە ئاگەیە دوونالێکی دێنە لەوەی دوێنێ لێکردونەوە بەڵێ بابچینە ئەو لای دەڵی گەورەتری لێە چەقوشن پێنیەکی بشکێنین بڕۆ چەقوەکن بۆ بینن خۆشەویستان لەسەر خەرمانەی نەگەوێن نەکەوی ئەوەتانێ لە کوێ خۆما داوە کوانێ ئەوە نا ئەوە وەرە ئێرە وەرە پێ لێ نانێم نا دەرکت بە قوڕێ نەگرێ وەرە ئەمە ئەوەتە ئەوە ئەوە کێ ئەوە تا خۆشەویستان وازیان شووتیەکان بەردەوامە نێمە ئاڕۆ هاتوین بۆ دەڤەری باڵەکاتی گوندی شێرکاوە دای چاوی من دای لێوەکە ئەوە تا خۆشەویستان بۆ خۆمان لەسەر خەرمانین شتیان ڤێنە نانا چی هەیە پێت وا چاترا چی هەیە دەنجی لێرە گوێت لێ نییە بەدەستی خۆت ڕادیارە کامەگەیوە ئەویان توانێ گەی بێ بێنە لێوەکە بێنە وەرە های دەبارێت من دەڵێت ترینگ دای وەرە با تاقیێنەوە بۆی بزانم گوێت لێە وەرە ئێرە پێی لێ نەنێ وەرە ئێرە لێ ڕاستە تا هاجێ ترینگ وڵای گوروزەشی گەی شووتیەکەم لێ کە دەوەختی ترینگ دەست خۆش بی دەست خۆش بی ئاپێتت بی سەلامەت بیشەڵا خەنجەرەکەی نانێ دەرێ پێ بشکێنی خەنجەرەکە خراپە لە کارانێ بێتە دەر وەڵا ئەزانی لەبەرچی نا ئەرێن دەگە هاتەدە لە کارانێ ناوی بێخوین بستۆش مەکە بە قوربان ئای دەست خۆش باوەش نەگەییا با نەیبینی مایتی وەڵی مایتی بەسەر دەی خۆی ڕامایتی بەسام خۆشن هەندە مەسۆ پیستی
بیخۆ نۆشیکە مایکەکەی دانێ بەسە دای شوێری بین بۆ سەلات بەخوای ماوەیەکی ئەرێ شەکرا وا خۆشە چۆن شاشی ماکەکەی دانێم دەخۆی ناوەڕ ناخۆم چی بۆ وەڵی تێرمە لەعانەکە ناخۆم باشە باشە لۆ برای لێ وەکوروم برای بام تو بڕۆین ئەتو بخۆ نه بە قوربانم هەر ئەمە بڕۆین دەیگەنە سەری ئێدەوە وەرە وام کاریم وەرە بێنە وەرە مام کەریم پێرێن تۆتنت کردەوە چی پێ دەڵێن والله ئەوە ئەرێن تو نێ تورکیای تورکیای بەس ئەم بێشەما پێ باشتر و بەش شتێ بێشەمان و مسنەکەتن ئەو تۆی هینابوو لە دیانە ئەوە تو نێ تورکیە بێخەوەتە بەسا جوانە زەردە وەک هێلچێ ئەرێ وەڵڵا خەڵک لێرە توتنی دەکا هەنارە تو کردوتە ناوەڵا بەسە من سێ ئامۆزایشی دیشمەکان و کەسی دی ناکە فرۆتێنا باش چێشانێ خۆ بریاوت گەرەشت نەشێشا بە ئەرێ بەناوی خوای کەما دەگەنم پیشابالعان سەچی وەتوی وەچتم دەبن کە ئەو شوێنە ئەم لەسا ئەو چایش خۆشەویستان نفوراتە هیچی لەگەڵ ناکرێت وەرە با بڕۆین وەرە بەجاتوو بدەزانی بێرەدا دەڕۆین مێرە با بە نێشتی دابڕۆیم زین ترۆزیانیش نبینینەوە خۆشەویستان خەیال های ئەمانە هەپۆیە های هەبنە هەپۆیە های دراوی بەڕۆچێیە های قابلی تۆیە هایە گەرە دەمزانی ها ئەوەلوا دەبووی های نوشتە من نەداکردێ هەرێ بۆ خۆت سا دەبوو های ئای ئەمان هەپۆیە وەرە بەختیا وەرە ئێمە هەر لێرەین لەو گوندە جوانین مام کەریم ئەهۆ بەخۆ بە خەنجەرێ دەمانێت پرسیارانی لێ بکەین مام کەریم ئەو شاخەی بەرامبەر چی پێ دەڵێن ئەدی ئەو بەری ئەو بەرەی بنەسار ئەوە شاخی ڕەش ئەوە بنەسارە ئەوە بنەسارە ئەوە شاخی ڕەشە ئەوی دی گۆشینەیە گۆشینە ئەوی دی ئەسەم بەگا ئەوی دی سەرتیزە ئەوی دی زۆسکە حەسەن بەگ گەرمە بێشە ئەدی ڕەسوبەگ لە شوێیە ڕەسوبەگا بەو دیویستی دەکاوە ڕەسوبەگ باشە ساڵی چەند ژنت تێنا ئەو کاتی ژن بەش نەبوو یان هەر ئاوا هەدیە بوو ناوەڵا ژن بە ئەو کاتی ژن بەش نەبوو نادرانەکە بەسی من خزم بوو هەدیە بوو ئەرێ وەڵە خوا لێ ڕازی بی هەدیە بوو خوا لە هەموو لاشی ڕاست ئامین زۆر باشە ئەو کاتەی ئەتوو شایی شتت کردیان بە بێدەنجی بوو ناوەڵای بە بێدەنجی بوو ئەرێ وەڵا قەدیم خۆشتر نەبوو قەدیم گەلە خۆشتر بوو عالەمە بە ڕعم بوو ئەلان برای ڕعم بە برای دانایە دەگە ڕعم مابی ئێ بە داک و باوەلۆ ئەولادی نەخۆ ڕعم نەمایە ڕعم نەمایە دەگە ئێ بداک و باوەلۆ ئەولادی نەخۆ برای ڕعم بە برای دانایە داک و باوانەبی ڕعم نەمایە ئەرێ وەڵا ئەتو ئەوەی کە دەڵێ من یەکی چوارشانە بووم و بازۆڵی دەستم ئەوەندە بوو شیری مەڕێم دەخوات لەکوێ بووی ئەو کات وەڵڵاهی لە پشت ئەو شاخەڕەشەی ئەو شاخەڕەشەی هەموو خوێرک و کەرکۆر و کوارگ و هەموو نەوع شتی لێ بوو بەسەری تونا بەسەری خۆم دەنە سوحبەتی ناکەم ئیوەچی تو حەخۆتە بە ناگرتم هەڕە ڕاخەنە ئەرێ بەناوێ ئەو هەڕاست ڕاخەنە ئەرێ بەناوێ بڕۆین فەرموو پێشکۆ نانە ئەمە ئەتوڕێ پێشان دەرم بە وەرە بێرەدا بڕۆ ئاگات لە خۆ بێ ئەوە جاری جاران نەماوە باڵێ ئەوە ئەتوو
بابی دەترسێمە من پێتەوە منداڵم قەوقەی دەکەی دای هەڕۆ بۆی هەڕەوە وەرە بۆی هەڕۆ بزانم من بەس بە منداڵان دەوێری دای هەڕۆ چاو لێیە ئەویشی خۆ دەناسیت بەختیا چاو لێ لێوی ناترسێ چا ولا ولا بفان ولا 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 ببرو ولا ما عندنا به ولا بسم الله الرحمن الرحيم جاء بيبرو جاء صندقي بسم الله الرحمن الرحيم وش ما عندنا به بله او تصدقي كروزي برموه كروزي هذا بالرياض اري والله كروزي زور دخون اري والله اخوين با ئاوی بیرێ ئاوی دەدەن ئەرێ وڵە بە ئاو کە خاوێن ئاوە درێ زۆر باشە حیبینە حیبینە زۆر باشە پێم بڵێ تو چەت ڕاگرتووە لێرە وڵا چێل ڕاگرتیە مریشکن ڕاگرتیا هەموو شت ئەرێ وڵا ئێستا شتی خۆماڵی هەیە ئەرێ وڵ شتی خۆمالین هەیە هێلکەوان ئەرێ وڵ هێلکەش نەهەنا زۆر باشە ئەدی مەسەلەن تەماتە و شتی وا کردووە وڵا تەماتە و تشتی وشن باە خۆکەین باە میوانان باە دیارە زۆر زۆر باشە دڵت چۆنە بۆ دەست و دیاری شتیوە وڵا دڵم زۆر زۆر سەخیە زۆر زۆر سەخیا ئەرێ وڵا دڵم زۆر سەخیە قەت ڕەزیل نەبوویمە ئافرین داک و باویشم هەوە بووینە هەوە بوون ئەرێ وڵا خۆشەویستان جیا لەسەر پنجی خۆی دەڕبێتەوە ئەرێ وڵا هەر وایە زۆر باشە داک و باویشم مامیشم هەوە بووە مامت ناوی چ بوو حاجی هەمزەی بزر بووی حاجی هەمزەی خۆن ئەدی کوب دەخوات بۆچی وێت مامی منە ئای هەڕەبی دەرکرد بە قوڕێ نەگرێ نەمناسی حاجی اسماعیل و حاجی حاجی هەمزە بەخۆ ئێ ناون دێمە ناوەندەی ئەرێ بەخوای باش باش بڕدەی ئەوی بزر بوو مامی من لەکوێ بزر بوو وەڵا لە دەهۆشێ بزر بوو حاجی هەمزەگە بیناسی نەودیتەوە ئێستاش ناوەڵە برا سەدامی قوودا خۆشەویستان دەڕە سەدامی قوویدا ئەرێ وڵە سەدامی قوودا دوو برایە کەریمی قوودان هەمووی قووداون سەدامی کەسی نەهێشتووە ڕەبی خوای گەورە خەجاڵەتی کال ڕەبی نەژیتەوە سەدام نەجارێکی دەستانی لێ بشم مەڵا مەگە خوای گەورە هەمووی زیندوو کردنەوە ئەو کاتەی دەژینەوە ئێلوانێ مامی من دیت بی منیا حاجی هەمزە دیتیا وڵا مامیتم هەقی زۆر باشە ئەدی مەڕ و ماڵات چوو هەیە وڵا مەڕ و ماڵاتن بە دەوری خەزووری من حیوان تشتن ڕاگر بەس هەنووکەنا پێڕاناگرێ وارێ منداڵات چنێ دەنگە دەنگەی دەکەن حیوان چ ڕانەگرتووە ناوڵ حیوان ڕانەگرتی هەنووکە بۆ وڵا منداڵە خوێنن ئەخوێنن ئەرێ وڵا کچێ مێر کرد و یەکوری ژن هیناو کەریمیش پیر بووە معنەیها خۆی هەر ژن و مێردیش پێک دەمێنن ئەرێ وڵا هەژن و مێرد پێکەمینێن زۆر باشە خزمی شەوها خزمەتە ئەرێ وڵا خزمە نەنێوی خوشتێ با پیری منە وەڵا میشێ ناون دێمە خۆشویستان دەڵێ هەموو ڕێەکە دەستنەوە بانەی زۆر باشە ئەتۆ کاتی خۆی کە شت بە ئەمام کەریمی کرد ژن بە ژنە بوو دا چێ خۆشکانە چێ خوشکانە ئەرێ وڵێ خۆشکانە میشێ ناون دێمە ناوەندەی ئەگەر داوای کردی یەکسەر ڕازی بووی وڵا شەرتی باو مامون بە شەرتی هەپرس بەمە ناکرا خۆشویستان ڕازەکە قەتیم شەرتی باو مامبوو نەگە باو مام ڕازی بانە ئەمن بشن دەنا هەزار کەس ئەمە پێ قایل بن ئی کۆرە بای کە چەلڤ بەڵام قایل بووین ئێستا وانە ناوەڵە شەرتی زاری باو مامان بوو بەس ئێستا کابراوان نییە دەبێ بزانی چۆنە چۆن ناوەڵە مە قسێ باو مامینە خۆ قەت نەشکاندیە ڕاستی باو مامینەمە پیاوینە باش بوون لەخوای بەزیاد ئەبە خێر و خێرات بوون لەخوای بەزیاد بێ بەرز مامم بزر بوو مامەت قویاندا ئەرێ وڵە سەدامی قوودا ودا ڕەبی بە قزە قۆتی بێ زۆر باشە یەک شتی کە مەسەلەن کاکەریمیش
کەسێکی محبوب و بەڕێز و قسە خۆشە ساعی میواندارە خەزوری من زۆری کەیف دەگە میواناندات زۆر دڵفەڕاع بوو بەس لە تاوێ کوڕانی وەزگدا دوو کوڕی لێ بزر بوون یاڕەبی خوا عەفوی کە ئینشاءڵڵا بەخۆ ئێک مەلای گوندیش بوو هەردووک لێکدی باشتر بوون ڕەشید و مەلا ئسماعیل ئەوە هەردووک برا بوون ئەرێ وڵە برا بوون برە سەدامی قودان باشە بووی قودان و ڕەبی قزە قویدان ڕاز دەکەی دەستەکەت خۆش بێ و ماندوو نەبی سەوزەکەی ببڕە بە قوربانی تۆ سەلامەت بی ئینشاءڵڵا خۆشەویستان و ئەزان دیسان سڵاوی خوای گەورەتان لێبێ ئێمە هەر لەو گوندە جوانەین دەچینە ماڵێ مامساڵ یەکێکە لە خەڵکی ئەو گوندە جوانەی دەچین لێی دەپرسین ئەوڕۆ بڕەکیش دڵەکەی ئەها توندا کاتێکێک لە ماڵێ دەڕوا هەروە بەڵام جاوە بوو هەمووان هەروە تێگەیشتی دەچین پێ مامساڵە چۆن چاشی سەلامەتی لەسەری ئەوە هاتم بێرەدا وەرە بەختێر وەرە بسم الله توكلت على الله خۆشەویستان دەبێ یاسا ڕساکە وایە بەشاریش دەبێ دەڵێن دەبێت 3 جاران لە دەرکەی دێ بەس وەکتی فەرمونون یا الله بسم الله ئیزنا السلام عليكم ورحمة الله شلوني قربان باشي سلامتي على آل سيدنا محمد وعلى آل محمد شلوني قربان والله الحمد لله الحمد لله يا ربي يرساك الاخوي بالإيمان سلامات بي يا ربي بسيني شوي قسانك بسيني سرباني والله كيفيتو اخو شوي سانو انسان ما هلا قندكين خدمت كاك صالحي داين كاك صالح وريره كاك صالح شلوني الحمد لله اتوكو يا زياد تندرستي شلون الاخوي بزياد بالحمد لله ايرت شلون الاخوي بزياد يا ربي يرباش بي ايمان سلامات ركيش دلكتون دا بي او روكسك عم بردوي اي والله ربي بيرو خروب فيك ايمان سلامات دعاء بخير يا بوبكا ايمان سلامات بيروز بن داي ان شاء الله ان شاء الله هل وا اوري لبيش زور باشا كاك صالح دەمانەیە بڕێک باسی ئەو گوندەیکەین پێم بڵێ گوندی خێراوە پێشدا لێرە بووە یان لە شوێنی کە بوو ناوەڵاو لە گوندی بخوارێ بوون لە گوندی خوارێ بوون بەس هەڵام هەموو ئەو شەکەتیان سەرزادەی سەرزادەی ئارێ وەڵڵا زۆر باشە کاک ساڵح لێرەوە خەڵک بەچووە سەرقاڵ بەخواجا هەیە بەدەوامی هەیە بە کشت و کار و ماڕات و حیوانە شتووە خێوەکەن و زۆر باش ستة حيوانات والله عيوان ما بزم فروشت هاي ها شنو كورهنا اوش ضرورة اي والله ضرورة كره ديته ابي دبيته بس ثاني الاخوه شي ما قالش ما هي سير ما هي دته زور باش الاخوه بزياد بالعمل دوامش ما هي حر سلامت بي ايمان سلامت بي اوراق سلامت بيها مشتكى هم الدنيا تبي اغنى خوش بيها وكو يسد نبي ايوا ويه يا ربي مشتتها بندردو خمس دقهم برسمانه يا ربي زور باشا پێم بڵێ ئەو گوندا لە دەستی چەپتان کوێیە و لە دەستی ڕاستان کوێیە و هەڵکەوتەکەی ئەو کە تێر لای بە سەر بە سمیلانە ئەو لاش چۆمان زۆر باشە چۆمانە لێرە عادی سمیلانینە لە وڵای جوان بە وڵای عادی چۆمانین زۆر باشە خۆشەویستان ئەو گوندا سەر بە نائێ سمیلانەیە تەنیا ئەو گوندە دەنا گوندی جویزانی ئەوانە سەر بە چۆمان سەر بە چۆمان و بە گەڵاڵێن زۆر زۆر باشە دەمەوێت یەکشت بڵێم هەر گوندەی بە شتێک بەناوبانگە ئەو گوندەیەوە بە چ بەناوبانگە وەڵا شێرکاوە فقط شێرکاوە چاومانی شێرکاوە دەک باخسە ماخسیاوە لێنەوە زۆر باشە لێرە دەڕدانیەکەین و چوو بۆ کراوە بە خۆرعانجا بەکتەبەن لۆکرا خەستەخانان لۆکرایە نەخۆ پرۆژی ئەو زادەشان لۆکرایە و لەخوای بە زیادی بی بەس ئەو کۆران نانەماینە ئەو کۆڵانانە ئەوە من بەنیازم خۆم کاندید کەم ئەگە ئەمن دەرچوم ئەو کۆڵانانە شوو بۆ قیرتاو ئینشاءالله چون زۆری ئەو وعدانداوە دوا سیم کارتەکان فرێداون بڕواکەی ئەو وعدانە ئەدەن ئەتا بین و کەشکی ئەڕۆن نەکرێت نەخۆش لێرە دانیشتە زۆر لەو دێ سەکولی سێ دانیشت سان خوا دێ باشە ئەو زانە ئەمیش بۆم هاتمێ ئەوێ بۆ من بێت چێ دەنگە چاوت باز دەکەم لەش ساق بی تەمەند درێژ سەلامەت بی یا رەبی خۆش کامەران بی ئینشاءالله خۆشحاڵ بین لە دیداری جەنابەت ئیمان سەلامەت بی ئەسپاردەی خوای بی خدا حافیز
بەناوی یێزانی مەزن بەناوی خوای گەورە و باڵا دەست خۆشەویستانێمە لە گوندی شێرکاواین لە دەڤەری باڵەکایەتی ئەو گوندە سەر بە نائێ سیڤیلانە سیمیلان بەڵێ هاتووینە خزمەتی کاچی کاگ ئیسمات دیارە خاوەن پێداویستی تایبەتە نابینایە بەڵام ناتوینە خزمەتی و دەمانێت لێ پرسین کاگ چۆنی ئەحواڵت چۆنە چاوە باشی قوربانە دەمتەن چۆنە وڵای تەمای خوای زۆر باشە ئینشاڵڵا چاک دەوێت کاکە لە مێژە چاوت ئاوای لێ هاتووە وەلانەوات و نوێیوە بە چت وا لێ هات ئینا ساغ بووم ئینە ساغووی لە چاوانی دای بەری زارتەی لە چاوادا وەڵا جەڵتەی لێدای بەری نەچوێ دکتۆری عیلاجم نەبوو لە دەکتۆری ئێستا عیلاج نییە ناوەڵڵا ئەوەی کە خوای گەورە بەسەر بێنی هەر ئەو چاکە هەر خوای گەورە بۆ خۆی دەزانێ دیارە حیکمەتێک و چۆن دەڵێ خوای گەورە بۆ خۆی باشتر دەزانێت کەوای لێکردووی بەڵاجێڕی گەورەتر بووە ئیشاءڵڵا بەتەمای خوای بەتەمای خوا چاکەن لە بنیا ڕەبی ئەزمین هەر ڕەبەنیشیە بەری ژنت نێناوە ناوەڵڵا بەس لەویت کەمە کورتیمە نابینامە پێت خۆش بوو ژنەشی بینی بەری ئیشاءڵڵا خوا دەیکاتە قسمەت بەتەمای خوا هاتوو پاڵۆ ڕەحمێ خوای دامیشە لەبەر خوای گەورە بپارڕێەوە خوای گەورە کەس بێ ئومێت ناکات بەری چونکاتی دڵنیا بێمە دروستکراوی دەستی بین بەری ئەمما کە دەردی شەیە دەرمانی شەیە شیفاش هەر لاویە ئیشاءڵڵا بەری هاتووی مزگەوتێشەکەم لۆ نوێژە دەچێ بێش بەری هەی یەخوە لە هاتێ ئەری وەڵڵا داوا لە خوای گەورە دەکەی خوای گەورە هیداتتدا الله ئامین الله ئامین ئیشاءڵڵا خوای گەورە ژنێکی شت بە نسیب کا پشتیان بە خوای گەورە الله ئامین بەتانی یەک نەفەریش فڕێ دەی بەتەمای خوای بەتەمای خوا دەبێ هەمیشە هەر دوعات وا بێ چون خوای گەورە کە دەرکێشی داخا سەتی دەکاتەوە بەری ئیشاءڵڵا دەرکەش بۆ تو کراوەیە خوای گەورە دەرکەت بۆ دەکاتەوە بۆ هەمووان بەری هەتا پێ دەکرێن نوێژان بکە بەری ژیانە چیم لە 150,000 موسەتەیە بەری تو بە 150 بەڕێوە دەچی دەکە بادانم نەخی یاڵاوە بەس بۆیە خۆشەویستان دەڵێ ئینسان کە بابەتە تا بابەت بمێنی پشتت قایمە ئەماگە بابەت نەما قەڵاشی گەورە دەڕوخێ بە ئومێدی خوای گەورە قەڵای هیچ کەس نەڕوخێ ئینشاءڵڵا وە خوای گەورە شیفای کاچی و هەمووان بدا شیفاشی بە ڕەحمەت ئەمن ئەسپاردەی خوای بی بەجێت دێڵم خێری سەر چاوە ئیشە کارێک نەبوو سەر چاوە بەخێر خواافیش سەر چاوە بەخێری سەر چاوە خواافیش سەر چاوە یا الله بسم الله الرحمن الرحیم بەناوی خوای گەورە لە ماڵێ سینەماڵە کاخدری كاخدر سلام عليكم شلونك قربان شاشي بيوم زرتي كيف حالك قربان باش سلامتي الله بخير قربان ساود بم كاخدر ما ندري نبي كاخدر جناب الله وقندي دشي لم يشري دشي حتى خادوستي كدمه اللي لازم بس عراق ما كده ايران ما كده حتى اسماء ايراني قرايمه اذا الحاني شالو قندي وتين وهتو ايش هاتين ولو قندي دانشتيما دي قاربك صاحبي ليره ست هي ست راقرتوا والله الليله هيك من بس بتصير معنا هيك كمنيه كاتش من تشاب كاتو كصابتكم لو كاتو بخو بس شنو من داري مطالو هيك هرماندون نبي ليش صاحبي ان شاء الله ليرة جيان سونا والله جان ليرة أوي محاشوكي هي الحمد لله أوي محاشي نبي عيوان شبي أويش باشا أوي ديكا تاولي هاتي لسأوهم هاتو دورتي أما أو كردستان هيكن تاويان دستي خير خواد يتا خير خواد قديش تكن وي أداتو بخونو هستي نبي أو بكوديد بابي بريم إيوه ديار أري والله ولي هاتي لو جاتي هيج كنيا فخيداتي دا بخواي بكوتاتي دا نابونياتي دا بخواي همون عكساتي دا تخوا كابرا شوش أوهي هاي تيمنيتي 150,000 نبكة شتدي كابرا هي إشيتا بخواي عقل عشتبا شيني دا شيني باويني بتما خرجي بخواي هاي تيمنيتي 150,000 ديال هذا ونو حكى سانا بخواي بيشتي بيها إلاقيكم الله شلون لقلو قنداني دورو برتان قطعي بكني لخواي بجاذبي أما تشيش لو قندانيا كتشيك هلا شاروي دا إن شاء الله قد كسرنا نادتو إن شاء الله شخوا تاكك زور باشا جنو خواستان بيك وهي أديكو هاكو راح خرخص مئتين والله أديكو كلابد أدي يا عربي قلب الساعة أدي الحمص أنا أما دانشتي إيرا أما هل أمن بخورم
ئامۆزانان لێ نتێجێ ئەوە ئامۆزانی من لە پاسکۆزی لە خوا ناوچەکە لە عافی جەورات جا ئامۆزان من ئەو گوندانە هە خزمێ منە ئەو چۆن بارۆکە خزمی میە ئەو گوندا هەموو خزمێکن زۆر باشە دەی خوالێکتان نەکات سەرکەوت و سەرفراز موفق لە دنیا قیامەت سلام انشاءالله بەناوی خی گەورە و میهرەبان خۆشەویستان ئازان ئێمە لە ماڵی کاک ئەحمەدی وایە کاک ئەحمەد ماندوو نەبی سەر هەردوو چاوی من سەر هەردوو چاویم بەخێر بێن محەممەد ئەست و شەیتانشکی کاک محەممەد کاک ئەحمەد ماندوو نەبی سەر هەردوو چاویم بەخێر بێ بەخێر بێ سەر هەردوو چاوی من یاخۆ بەخێری سەر چاوە کاکە مەڕداری بەڵێ باشە پێم بڵێ ئێوە کە مەڕدارن هاوینان دەستنە شوێ والله هاوینان هەر لێرە دەبین ئەرێ والله يعني گەرمێن کوردستانی ناکەن والله گەرمێن کوردستانی لێ ناکەن جێ پیاوە لە کوردستانی نەما نا والله ئەوی شەرمێ لە خۆ بکاتۆ نەما ئەی شەرمێ لە خۆ بکاتۆ نەما لە کوردستانی مە ئەدی دەبێت چ بکەین والله دەبی لە چێن دەرێ ئیداراکە دەبی لەو جێبی زۆر باشە ئەوە قەدیم کە دەچوونە دەرێ دەچوونە شوێ مەسەن بێچێنێ زەنگەکە و زۆرینە بڕێک بۆم باسی ژیانی مەڕداری کە تا چەند قورئان کەمای قورسە ئی قورسەوی خۆشە ئای والله تۆزێک باسی قورسەکەی کە دوا خۆشەکەی بەدوودا قورسایەکەی ئەوێ تێرخەوت نییە خەو نییە ئەوە خەو کن خێزانێ خۆت بە دریخۆ نییە ئەوە دوو مارێ خۆت بە دریخۆ نییە ئیسراعەتت نییە ئیتێ نییە بی برسیە بی هەمووانەکە بی لە ڕوو خۆشێش پێی ئیسەر برندی ئیسەر بەرزی ئی بێ منەتی بەس منەتی لە خوای هەرێک نەخۆ منەتی لە کەسەر ناگری ئارەخێ نیفساوانێ خۆ دەستی خۆیە کوێستانانەش بۆ خۆ دەزانی بە سەفا کوێستان بەش لەسە دنیاە ئەو شاژنە خێزانت بەڵێ تا چەند هاوکارت والله لە هەموو ڕوەچی ناوماکەی دێ دادەبا ئەوماکە لای تۆ بێجا قسەمان بۆ بکە بۆمان باسی ژیانی مەڕداریکە بەناوی خوای گەورە میهرەبان بەخێرین سەر چاوی من زۆر بەخێرن والله جابرا ژیانی مەڕداری چییە والله لە دوو ئەماندینە ئەشەقینە تێری ناخۆی تێری دەبە ناکەی بەس ئەو هەندەیە ئی بێ منەتە هەرچی هەبی مازبی ئەدەیە برسومانە کەسێک دێ مراکە ماستاوەکت لە ماری خۆتۆ مراکە دۆچێخوا پێی هەموو دنیای دین ئەگە ماندێتیش بی زۆر ماندیش بی لە دوو ماندی بی شەقی بی ئەگەر کەسە کات ئاوە چلکن خواردی و ماستاوە چ خوارد هیچی تۆ بیر نامینی ماستاوەقی سادە نەدایەتی زۆر باشە ئەتوو پێشەوەی مەسەلەن مێردی بە کاک محەممەدی بەرێ ماڵە باوت مەڕدار بوون بەخوای 4-5 بزنەوەکەیان هەبوون چێرە چ نەبوو ئەویش ناوەڵام مەڕدار نەبووینە مە هیچن نەبوو سێ چاو مارەخەزورم لە برسا مردن ناوای لێ مەکە زۆر باشە ژیانی هاوسەرگیریتان پێکێنە ئەو کاتێک ژن بەژ نەبوویان بەرێ ژن بەژنی بوو بەرێ ئەتوو بۆ چێ بەژن سوی بۆ برا بەرێ ئەنێ تۆ خوشی خۆت پێدا بەرێ بە زەرەرم کرد خوشتێ من وەرە زەرەتت نەکرد خوشتی من کۆکتر بوو باش چاوێکەس بە خۆی داوەت تەواوە دەی باوە قسەی بی بە قسەی ناکەی ناوێت چ لە گۆڕی نییە قسەی لە حسابەشی لەگەڵ کە زۆر باشە چاو دەڵێ بەڵێ عنی بێم نەتم بەڵێ بەڵێ زۆر باشە لەو خوای نەبی لە هەموو کەس بێم نەتم باش دەستانم جاتوە ئەمە هەلێرە نابین دەڕۆینەوە وازار ئاوا نابێت زۆر باشە یەک دیتان دی بوو یان هەر ژن بەژنەوە ناوەڵڵە یەک دی نەدیت بوو یەک جاری بە حیاتی جارەشێ ئەکچکە بووم زمانی خۆ عافۆکدا ئەوەی زمانی سەدامی لە جیزداکتانی هاتمە مارەوە ئەو هەندم دیت بوو دەنای ئەو غەدارە لە شوێ بوو وەڵڵی ئینە خۆش بوو خۆی دەبن بەتانیە نابوو زۆری غەریب بوو ئەوە لە بەر تۆ خۆی غەریب کرد نزانیوە چ بوو نەخۆش بووی نەوەڵڵا زانی غەریبیەکەی چ بوو چ بوو لە سەلان شیاتی مەخوارم شوانم شوانی ئاوەدانیم نەدیت بوو ئاوەدانیم کەم دیت بۆ چێلانی خەرەکی بێ شەرم نەبوو ئاشاشی تو ئاشاشی بێ مەدریسێ خەرک بڕێک شەرمی لە خەرچێک کرد شەرمەکە بوو عیاکە بوو وەچێلان نەبووە لە بن لە سەلانچە بێتە خوارم عامی بی
هەنجی لەو چۆلوسیانە هەندە قڕێژم لەسەر چاوا بوو ئەگە دیتت هەست و شتت چۆن بوو وا پێم خۆش نەبوو بەس قسەی باوم نەشکان پێت خۆش بۆ پێت وایە قازانج کردێن زەرت بە قورآن قازان و زەرە لە عایدی ئەنانە باشە وا بەڵام تا چەند دەگەڵی مرتاعی والله ئیمرتاعم لە خوای بەزیاد ئیمرتاعم دەتەواو ڕەبی خوا مرتاعت بێ ئەمن لە دیداری جەنابەت خۆشحاڵ بووم بیاخۆ بەخێری سەر هەردوو تەمان درێژ بن لە شار هەموو شتان هەبێ دەرد و خەمتان نەبێ ئینشاءالله بە قورآن کە هەموو شتە دەرد و خەمیشە بیت نانە ئینشاءالله خوا گەورەیە بەس ئەگە پیاوی دەبی دەبە بچیت خۆراگر بێ دەبی سەبری هەبی مەبەستێوە دەبێ ئەگە خۆراگر بین خوای گەورە کە دەردی داوە شیفاشی داوە بە ئومێدی ئەوەی دڵخۆش بن ئینشاءالله خۆشەویستان و ئازان ئێمە هەر لەو گوندە جوانین ئەوەی لە تەکمە ناوی بێتاوانە بەڵام خوا دەیزانی تاوانێکی هەر هەیە خوا دەزانی کەس نییە تاوانی نیە بەڵام کوڕێکی ژیکەڵەیە کوڕێکی خوێن شیرن لێرە ژیانیان ئەوەیە ژیانی مەڕداریە ڕەبەنی وێنە خێزانداری دی زۆر باشە تا چەند هاوکاری باپتی لێرە بۆ ژیانی مەڕداری سەرەتا بە خێرمە سەر چاوم لەخوا بە زیادی وەڵا هاوکارێکنی زۆر کار و کەسابەتنی هەموو پێکەوەیە لەو خوای بە زیادیبی کاریشی ئاژەڵداری و شیناوی و کەسابەت شتی وەینە مەڕتان هەیە بزنتان مەڕمان هەیە بزنیشمان هەیە زۆر باشە زیاتر ئەرچی مەڕی قورسترانی بزن ناوەڵی بزنی قۆڕسترە بەڕەکە بزن لاسارە بزنەکە ڕناوەست بەس مەڕەکە ئاسانترە خۆشەویستان ئیوا دەڵێن فڵان کەس دەڵێ مەڕی خوایە تێگەشتی ئیوادەکە پێی خۆشە بەڵانەگە بڵێ دەڵێ بزنی دەڵێ شیە بزنە خۆی لە ڕاستیدا هەردووشیان هەر حیواناتنەوە بەڵام بزن بۆ خۆی بزۆزەیەوە تا بێتاوان دەڵێ بزن ڕناوەستی بەڵام مەڕ فەقیرە زۆر باشە ئێستا ئەوەی کە لە بابتم پرسی دەڵێ ئێمە گەرمێنی کوێستانی ناکەین زۆر باشە لێرە زراعەتستانەیە ستان کردووە بەخوای گەرم و جۆمان کردیە بەرێ لێرەش خەریشی باخچە و شیناوی و شتی وەینە هەنجیروان بەرێ زۆر باشە ئەوە تەماتە و شووتی ئەوە تەماتە و تووتی و هەموو بەرێ بەرێ هەمووشتم داچەقاندیە زۆر باشە سەرکەوتوبی لە درێژ بیشاڵە ئەوەش گۆپاڵەکەت خوا حافیز سەرکەوتوبی شاڵە چاوەکە ماندوو نەبی بەخێر بێەوە لە شوێ ڕادەیەوە لێرە لە گوندی کای چێشم خەریکی کان بەڵێ ئەو ساڵ کاکەمە باشە باش لە خوای بەزیاد بی لێراوی دەغڕودانی کردی باشە باش بوو لێرە ئارێ وەڵە عیبینە لێرە خەڵک بەچوە سەرقاڵەجێ وەڵا دەڵ مەڕ و ماراتی بە چێر و چاری بەو شتەی لێرە میوەجات چی هەیە وەڵا ترێ و هەنجیر و هەنار ئارێ وەڵا بەس بە زۆری نا بەکمی ئارێ یعنی هەر بۆ خۆتان نەک بۆ وەڵا نە بۆ فرۆکتنێ نییە لە بەرە دێمە کارە ئاوی نییە کار بەکە ساق بێ ئای بەخێر چاوەکانت باز دەکەن پال لەگەڵ سەر چاوانە یاری بەخێری باشی لە چێن دەربووی لێرە بوومە خۆش بوو خۆش بوو
ئەخوا خۆشە دووکڵی بەزڕە بجێت پێ خۆشە زۆر باشە دیاری گۆرانیشی خۆشم بۆ بڵێ گۆرانی خۆش برم برێ دەی ئەگەرکە دیان دێڵێوێ ئەگەر دێڵێوێ ئەگەر دێڵێوێن چان 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 ناناوەرە چان جان یاخوا بەقی سە چاوی بن سە چاوی گۆرانی خەی دەگۆڕین دیاری گۆرانیشی دیکە سەوتت بەرزکە حەسەن زەرت ئاسان زیرەکە یاڵە گاوەرە 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 سەبانەکەم بەدەم دەری ئەگاوەرە ئەگاوەرە خەلاص بۆ کارێبا گوژە دیاری ئەتوو لاسای موزیعەکان دەکەیەوە بۆم لاسای شاهەوە میلیکەوە باشە زاوامیر هەڵە دەی زاوامیر کۆتتان هاورێر زاوامیر کۆتتان هاورێ سەتاوە خەجی ساوامیر سەتاوە شاوامین لێرە ڕێز عورمەتمان بۆ شاهە ئەمینی ئەوە خۆشی دەیە بۆیە ئاوا تەقلیدی دەکەێتەوە دەی چیکە دەزانی تەقلیدیکەیە هەندێ دەی چیکە هەندێ زین چی لاسای چێ دەکەیەوە دیار دەڵێت دەی ئەتۆ هونەرمەندەکان لاسای چێ دەکەیەوە چاوە هەموو شتێکەمەوە دەی لاسای یەکێکی لێ بۆ بکەوە زاوامی ئەوەی عادل ئامانی دەی حادر ئەڵمانی ئەگای ئاوارە بەدەم دەرێ ئاوارە ئەگاوێ ئاوارە بەدەم دەرێ ئەگاوارە ئەگاوارە بەخێرێ خۆشیشان دەڵێ وەرە وەرە هەر بانجی ڕادێڵی دەڵێ وەرە باشە باشە غەزەبی بۆندارش نتێناوە ناوەرە زیینی نینە خۆشە ژنی بێنی ناوەرە زیینی بۆچیە بۆچی بۆستا ناوەرە زیینی بۆچیە نێنانی ناوەرە زیینی نانم هەری چێ دەکەی هیچ پیاسە سۆڕمەوە بەس دەسوڕێ خۆشەویستی دەکەی ناوە خۆشتی ناکەم لە بەرچی بۆیتینە دەردەشی گرانە گەرانە بە کەڵەکن نایە بەکە نایە پێم ناخۆشە بە ناخۆشە بەڵێ ئیسیفادەی نییە ئەفاتینە بێوەفا دەردەچێت ئەفات دەچێتی ئەتو لە چ قەومەشی نێدێنێکی بینی نزانم دەڵێ لە فارسان دێنی نافازێ نانم ئەدی ئیسرائیلی ناوەرە ئەدی بەریتانی نعرەبش ناین تورێک ناوەرە ئینگلیسی ئینگلیزی پێی ناو ئینگلیزی دەزانی ناوەرە گوت مۆرنین هەواری پنیەوە هاواریەوە فای سانکیسن ئۆ ئۆ مای گاد واواکە زۆر چاکە خۆشەویستانە کاکە دیاری گەنجێکی قۆزە کوڕێکی خۆشەویستی ئەو ئاوایەیە ئەهات چۆنژی خۆ قۆز کرد لا هێستا پێ هێستا پێ بزانم چۆن هێستا بزانم قاتەکە چێ بۆ دوێت چاوی پشتێندی 6 مەغزەنی سەر ڕادەوەستن خۆشەویستان ئارە قابلیەتی 6 مەغزەنانی هەیە لایتێکی 6 پیلیشی بۆ بێرەوە خەن دووربینێکیشت وێدەن خوا بە دووربین چاتر بات سۆپازی دەکەم دەکەم سەچاوم سەچاو بابجان بابەجان سەچاوی من سەچاوی من خوا دەگەڵ وا دەگە سەچاو ساوامیرا چاوانە سەچاوامیری سەرچاوی دەی بابەکری باکری سەرچاوی من وا دەگەرە ئەورێر إلى اللقاء ئەرێقا سەرچاوی دەبڕۆ دەبڕۆ بابە سەرچاوەکانم خۆشەویستان و ئازیزان بەو جۆرە و بەو شێوە گەیشتنە کۆتایی بەرنامەی خۆتان
بەرنامەی دیدەنی پێشەوەی ماڵاوایی بکەم دەبێ بڵێم سپاس بۆ سپۆنسەری سەرەکیمان شامپۆی کریس ئەو شامپۆی کە کەفێکی زۆر و بۆنێکی خۆشوە تاکە بریکاریشدا بیتوێن و پشدەر کۆگای تۆسووران ئومێ دەکەین هەمووتان سەردانی کۆگای تۆسووران بکەن تا بەرنامەیەکە تا بە گەیشتنێکی کا دەگەڕ ڕێزی براتان عومەر ڕەسووکە و برای کامیرەمان کاک بەختیار بێناسی بەخوای گەورەتان دەسپێرین. That's a Muslim,